چې ما په ژوند کې نو لاسلیک کولی ځکه یې مال صلاحیته ئەمڕۆ بڕیارێک ئیمزا دەکەم کە بە درێژایی ژیانم ئیمزام نەکردووە و لە سەرووی دەسەڵاتمەوە بووە. ئێستا لەسەر متمانەی ئێوە و ڕێزی بڕیارەکەتان ئازادکردنی 400 زیندانی تالیبان ئیمزا دەکەم. حکم امضاکم او دوی بخوزی هر کدام از اینا انتخاب از طالباست. ئێستا بڕیار لە دەستی تالیباندایە. ئەمڕۆ تالیبان دەبێت دەری بخات کە دەیانەوێت شەڕ بوەستێن و داواکاری ئەنجومەنی هۆزەکانی ئەفغانستان قبول بکەن. خواهش لوی جرگه افغانستان برای آتش بس سرتاسری و برای خدمات سرتاسری در سرتاسر افغانستان قبول ان شاء الله تعالی داد سر. ما